دەمباش بینەرین هێژا جستدیên dengê Amerîka li Washingtona paytextê bi xêrhatnawe dikim dê xelekeke nû ji bernama heftreng û gereke nû di navê bexçê çand û hunera rengîn de. Bînerên hêja em gera xwe ji Slêmaniyê dest pê bikin û herin serdana hunermend û gîtarjenê Kurdê hewbeş cîhan. Got strana Kurdî ya resin bi amîra gîtarê dijine û dixwaze şêwazeka xwe ya taybet durust bike ka bi hev re em li vê raportê temaşe bikin û binerin bêka çawa ew vê amîrê bikartîne. یەکێک لەو شتە گرنگانی کە لەم ستایلەیە خۆی بەرجەستاکە ئەویشەوەیە کە تۆ میلۆدیکی کۆنی بێنی باڵێ وەکو وەرانێ کۆنەکانی حەسەن زیرەک و هەمێ مام لەوێ هەر تایپێک لەو تایپانە بە مۆدێرنتر یعنی بە شێوازێک کە لەگەڵ عەقڵ و مەنتیق و هەموو شتێکی گەنجی ئێستا و گوێگری ئێستایا بگونجێت. من ناوم هەڵبەشیانە موالیدم 1993 لە ساڵی 2008ەوە دەستم بەکاری میوزیکی کردەوە بە ئامێری گیتار. میوزیک وەکو خولیایەک وەکو حەزێک ژیانم من بەڕاستی کاری لەسەر ئەەکەم ئەجنا من خۆم وەکو پیشە وەکو کار پارێزەرم کارم لەسەر کۆمەڵێ ستایلی جیاواز کردەوە بەڵام ئەوەی کە زۆر تەرکیزم لەسەری بێ بەلام و گرنگ بێ فینگەر ستایلە. یەکێکە لەو جۆرە ستایلانەی کە بە شێوەیەکی ئاسان بڵێن کەڤەرکردنەوەی میلۆدیەکە ئیتر ئەم میلۆدیە مۆسیقایەک بێ یان گۆرانیەک بێ. بە گرنگم زانیوە میلۆدی کوردی خۆمان ئەو ئاوازانی کە لە کۆنا هەبوون یان لە تازە هەبوون ئەیخەمە سەر قاڵبی فینگەر ستایل. ئەوجار میلۆدیەکە ئەژەنم بە ئامێرەکە پاشان دوای ئەوە هەرمۆنایزی یەکەم لەسەر میلۆدیەکە چەند کۆردی بەرەکەوێ ئەم کۆردانە من وەکو کۆرد عەسفی ناکەم با بڵین لەگەڵ میلۆدیەکە تێکەڵیان نەکەم تا وەکو کە مۆسیقایەک دەرئەچێت کە چێژی هەبێ بۆ بیسەر بۆ بەرامبەرێک. لە چەند بوارێکی تریشە یانی لە میوزیکا کارم کردووە بۆ لەگەڵ گروپە لایڤ میوزیک کۆنسرت بەرنامەی تەلەڤیزۆنی میلۆدی وڵاتەکەی خۆت میلۆدی کلتورەکەی خۆت بە شێوازێکی جیاوازتر پیشانی خەڵکی بی. ئەمە دەواازەیەکی باشیشە بۆ ئەوی کە تۆ بتانی لە ڕێگەی ئەم ستایلی و میلۆدی وڵاتەکەی خۆت بە دنیای دەرەوەش بکەین. ئەماجە سەرکێکەش ئەوەیە کە ئەم میلۆدیە کوردیانە نەفوتێن دووبارە بیخیتەوە بەر گوێی بیسەران بەڵام بە شێوازێکی تازە بە شێوازێک کە بەڕاستی حەزیان لێبێ. کۆمەڵ ستایلی جیاواز با بڵێن لێرە سەری هەڵدا و کاری لەسەر ئەکرێت خەڵکیش بەرەبەرە لەگەڵ ئەم نوعان لە ستایلانەیە ڕادێن گویان زیاتر فراوانە بێتەوە بە دنیای دەرەوە میوزیک پێویستە زیاتر خۆتی تیا ڕۆشن فکرترکەی چاوت کراوە بێ لە دنیای دەرەوەیە چاوت کراوە بێ بۆی کە ستایلە جیاوازەکان چین هەتا ڕۆشن فکرتر بی چێژ زیاتر لە میوزیکە بینی. وە یەکێک لە ئامانجەکانی ترمەوەیە کە من لە داهاتووە بتوانم ڤۆکەڵ بە سۆڵۆ وەک با بڵێن بە دەنگی خۆم بخەمە ناو ئەم ستایلەوە ئیشی زیاتر لەسەر بکەم یان بە دەنگی خۆمیان بە دەنگی هەر کەسێک کە بەلامەوە باش بێ بەڕاستی بۆ ئەم ستایلی کە من هەڵم بژاردووە بەشێکی سەرەکی پشتە بەستێ بۆی کە تۆ گوێگرێکی باش بی گوێ لە میلۆدیەکێکی یەکسە وەریگریست کەس عادەتەن ئەم ناو میلۆدیانە لێرە با بڵین نەنووسراونەتەوە بۆیە من پێم وایە میوزیسیان پێویستە هەردوو لایەنەکەی تیا بێ لایەنی ئەکادیمی و لایەنی سەماعەکەشی باش بێ.
شوێنی کە لی دانیشتوین شوێنی پرۆڤەکردنی بەردەوامی منە لەگەڵ ئەو گروپە موزیکەی کە با بڵێن لە ناویان گروپی موزیکی خاک جگەل لەوەی شاین بۆ هەر چالاکێک پەیوەندی بە کاری موزیکیەوە بێمە لێرە پرۆڤە پێشەختە پرۆڤاکەین لەگەڵ هاوڕێیانە گروپەکە کۆبینەوە جاری وایە چەند کەسێکمان بۆ چالاکیە کۆبینەوە زۆر جار لە کاتی تەمرینکردنە ئیش لەسە ستایلی تر ئەەکەین بەڕاستی ئامانجەکەش تەنها لەس ئەوەیە کە ئەم میلۆدیە کوردیانەیان هەر میلۆدیە کە خۆمان بەلامانەوە جوامەیە کارێکی موزیکی باشی بۆ نەکراپێ پێشتر ئێمە یین بەم ستایلانە ڕەنگێکی تری ئەخێنەوە ببەرە ئیتر ستایلی ڕۆک بێ جاز بێ فەنگ بێ هەر جۆرە ستایلێکە ئێمە سەرنجمان ڕابکێشێ ئەو هۆکاری کە زۆر گرنگە بەلای ئێمە ئەوش ئەوەیە کە ئەم میوزیکە لۆکاڵیانە بە جیهانی بن یعنی ئەگەر هەر کەسێ لە هەر شوێنێکی جیاوازی دنیاوە گوێی لێگرت ئەگەر میلۆدی و شعرەکە کە زمانی خۆی نییە لی تێنەگە ستایلەکە سەرنجی ڕابکێشێ من هیوادارم کە هەمانگیێکی زیاتر و باشتر لە نێوان هونەرمەندەکان ئەو کەسانی کە لە مەجای با بڵێن فەن و هونەر بە تایبەتی میوزیکە مەجاڵێکی خۆمە هیوادارم هەمانگیێکی زیاتر بێ پەیوەندێکی پتە و زیاتر لە نێوانیانە هەبێت. لە باژارێ قامشلۆژی گروپا شانۆیا bi navê Pîne şanoyeke kenok û bi henek pêşkêş dike û herwiha jî şêwaza stand-up komedî pêşkêş dike. Zana Umer serdana wan kir û ev raport bû hevtireng amade kiriye. Li herêmên Kurdên Sûriye rexnekirina siyaset û pirsgirêkên civakî bi awayek komedî pir kêm e. Li Qamişlo tîmeke ciwanan bernameyeke komedî rexnegir bi navê Pîne pêşkêş dike û mijarên civakî, siyasî û çandî tîne ziman. Pîne ji xwe bernamek civakî, siyasî, çandî gelek mijarê wênan yanî her heleqakê mijarek yan mewduek muayyen mewduê wênan jî ji meşakilê me ya pirsgirêkek ku rojane em li vê dekê jiyan dikin di rojava de. Bi gotina wan ew piştgiriyê ji tu alî nagirin û red dikin got bernameya wan bibe bi serpiriştiya partiyekê an desthilatdarekê. Em dewleteke demokratîk din. Heger nikarim rexnekê bikim nixwe demokratîk Kurd ama ne tisek wiha tu bêje rasta rast nayê mero. Çima ji ber ku em rexnek din ser ziman em dixwazin pirsgirêkê werê çareser kirin em çawa dibêje rêveberiya xwe ser yani îdara zetî yani em xwe rêve dibin ji mafê min ez rexne bikim ji mafê min ji çareserî bigerim ji mafê min ez bin destek dayîn ji bo çareseriye. Ew skêtişên xwe li ser sosyal medyayê belav dikin ji ber got qadeke azad û bê beramber e. Li gorî ciwanên Kurd bernameyên bi vî rengî rastiya rewşa herêmên wan diyar dikin. Hacetî bernamekî wilo got piştî diriya vî bernamî jî êşa xwe derxin yanî hinek pirsgirêk hebûn diriyayî bernamî jî çareser dibûn hinek tişt hebûn yanî pir xweş bû bernamçe Pîne ji bo me û bernamçekî taybet bû rastî yanî demekê got tiştek tune bû ev bername wilo derket û pêşkêş kirin. Ev sê salên tîma Pîne bernameya xwe ya rexnegir pêşkêş dike. Ji bo bernama hevtireng Zana Umer dengê Amerîka Qamişlo. Bajarê Akrî li Herêma Kurdistanê yek ji wan bajarê naskiriye bi gulên xwe û xemilandina mal û derûberên xwe bi şêwazeke hunerî pir balkêş. Kahla bê ew çawa vê yekê dikin em berê xwe bidin vê raportê. کەم خێزان هەیە پێش دەرگەی ماڵەکەی بە گوڵ و گوڵزار نەڕازان دەبێتەوە. لە ماوەی کەمتر لە ساڵێکدا بەشی پێشەوەی خان و کۆنەکەیانی گۆڕیوە. یوسف دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانە. حەزی زۆری بە سروشت و فڵچە و بۆیەیە. دەیەوێت خانۆکەیان بە جۆرێک بڕازێنێتەوە هەر کەس سەردانی ئاکری کرد بێتە پێش دەرگای ماڵەکان و وێنەیەکی لە پەنادا بگرێت. من فرزانی مولومه خونی که کفم بود به سروبر بود گلک من ویو کاری که هنری تداو بکم بود جوان کرنه و یعنی پچک بتا پیش چو از بردوام گلات چینم و تشتال زدت کم فکرت نی بو منتن روزانه لونه پنجش فکر بو من بین اسوا فکر لیر دانم وکیل راخی هنه گلک فکر دی من دانون ایره گل من چاندن هاوشێوەکانی یوسف زۆرن. خزمەتکردنی گوڵەکان ماندووبوونێکی زۆری پێویستە. حاجی عەبدولکەریم 84 ساڵ تەمەنێتی بۆ چەند ڕۆژێک
ماڵەکەی بەجێنێڵێ چونکە دەزانێ گەر خزمەتی گوڵەکانی نێو کۆڵانەکەیان نەکات وشک دەبنەوە. ئەمە حەزەکە نەظافە ئەو گوڵانە ئاودەین ئەمەش گەلک کەیمە بە نەظافەتێت و پاکژی تێتن وەنی ئەمە ئەدیک و جەماعەتش بە خزمەت ڕاوەستیایە شارعەکە پاکش دەکەن. زۆرینەی خان و مێژوویەکانی ئاکرێ حکوومەت ڕێگە نادات بڕوخێنرێن و نوێ بکرێنەوە. هاوڵاتیان هێندە خانۆکانیان لا خۆشەویستە گرنگێکی زۆریان بە پاک و خاوێنی و خزمەتکردنی کۆڵانەکانیان داوە. شێواز و تەلارسازی خانۆکان وای کردووە گەشتیارێکی زۆر بۆ بینینی دیمەنەکان ڕوو لە ئاکرێ بکەن و لە پەنای خانوەکان وێنەیەکی جوان تۆمار بکەن. دیارجەمال بۆ دەنگی ئەمریکا ئاکرێ. کایجا ئەمبەرێ خۆ بدن ئیستەمبولێ ئەڤ شارێ مەزون گۆ لەوێدە پرتوکخانە میدیا بێ ساڵان پرتوکên کوردی بەلاو دکە و دفرۆشە. تەڤی ڕەوشا زۆر و دجوار یا ئابووری و هەنجی یا سیاسی ji bo zimanê Kurdî lê hîna jî ev pirtûkxane li kolana teqsîmê xebata xwe berdewam dike. Kab hevdûre berê xwe bidin vê raportê bê çawa ev kar bi salan wilo berdewam kiriye. Li Stenbolê bi sedan belkî bi hezaran pirtûkfiroş hene. Ji nava wan tenê pirtûkfiroşek hemabêje hemû pirtûk û kovar û rojnameyên bi Kurdî difroşe. Medya kîtabeviya li Beyoğluya Stenbolê û xwediyê wê nivîskar Selaheddîn Bulut ji sala 1996 ve xizmeta belavkirina peyva Kurdî dike. Dukana minî medya kîtabewî biçûk bû, li dawiyê bû û pencere pacê wan tune bû. Min xwest ez pirtûkxaneyeke Kurdî vekim a temama Kurda be, ne a grûbekê ya jî a partiyakê be. Kîtabê Kurda kes nafroşin, yani lazim yekî bikire ew yek jî ez bûm. Medya kîtabewî wek navnîşanekê. İnsanê me tên li medya kîtabewî hevdû nas dikin. Ev der ji pirtûkfiroşekê zêdetir weke navendeke rêpêketî ya nivîskar, xwîner û rewşenbîrên Kurd e. Ev der yek ji mal û rawestgeha sereke ya Kurdên xwende ye. Rêwî hatiyê di İstanbul rewê derbas bibe. Feqet ew ê ji bajarekî jêr mektûbek ya jî jêr kîtabek ya jî jêr tedî qolyak were. Navnîşana medya kîtabewî dide. İnsanê gitên medya kîtabewî ne tenê ji bo kîtabekê bistînin tê. Hayatê medya kîtabewî du wesayeta diguhere. Cara ewilê ku nivîskarên Kurda ji bo wan îmze hatinin çêkirin û wan û xwendevanên Kurd li medya kîtabewî hevdû nas kirinin, telefonê xwe danin hevdû, maîlên xwe danin hevdû û piştî îmze xelas jî bûye têkiliyê xwendevana û wan nivîskarina berdewam bûye. Cara ewil li medya kîtabewî xwendevana û nivîskara bi hevdû re wêne kişandinin. Eçolik davo. Medya kîtabevê Hiris Sero Stenbolê toa kerde. İçer pirtûkek kurmancî û kirmanckî ma peyda kin. Ma ombazon xwayên pyeser. Yani ev 27 sal min xwestî ez vêya bişkînim. Yani vê teada dewletê vê qedexekirina dewletê li ser zimanê Kurdî bi tena xwe min xwestî ez bişkînim yani vêya. Min dicîkî bê pencere de ava kir û 26 sala jî dicîkî bê pencere de mi dewam kir. Medya kîtabewî bi eşqekê ava bû û bi eşqekê dom bû. Yani ez bawer dikim ev evînî, ev eşq hebe, yani tiştek bi vê evîniyê nê, ew ê medya kîtabewî heya heya dewam bike. Selaheddîn Bulûdê 69 salî tevî krîza aborî û nebûna bazara xwendina pirtûkên Kurdî 27 salin di karûbarê pirtûkfiroşiyê de bi eşq berdewam dike. Mevlût Oğuz, Dengê Amerîka, Stenbol. Komîk bûk yek jê berehmên pir ciwan û balkêş e got pirtûk û hunerê bi hevdûre pêşkêş dike û nîgarkêşî û nivîsîna çîrokê şirove dike. Li San Diego çalakiyek taybet bi vê komîk bûk vê hatiye li darxistin.
جماورکی زیده او دنگین جدا بجداری د جالاکی ناونتوی یا پرتوکین کومیک یا سال 2023 لساندیاگو کرن. استودیوین سرکه این سینمای اوسترک نافدار جبر گروان ویسکار و لستگوانان جالاکی وکشیانه لی هندک جوان بجدار بون. لستگوان جیمی لی کورتس گوورگرا خلاط اوسکاریه رومانک لسر گوهرتنا کشو هوایی بناوی دایکا خوزای درخستیه. It's a horror story. چیروکێک ترسانێکە لێ ڕاستێ و دقەومە دەریڤێکێ ڕۆژنامەیەکێ veke کۆڤارێکێ veke تەلەڤیزیۆنا خوێ veke لە هەر دەرێ دقەومە کەس نەولەیە ji ber vê yekê ji bo min girîngek û îro li vir biwere me. پرتوکین کومیک د دیروکê de ji bo afrandinan bûne stûnek çareserkirina pirsgirêkên civakî yên cîhana rastîn. Joe Phillips ji bo karên xwe digel kompaniya DC Comics û Miss Marvel tê nasîn. Wî pertoka xwe ya nû derbarê jin û mêrekî hevregezxwaz bi navê Min şî bi qehremanekî kir nîşan dide. Ew dibêje pertokên komîk ji bo diyarkirina nasnameya mirovan gelek giring in. هەردەم لەسەر کەسێکی بوو بۆ کەسێکی دن یê biçûkê diparêze ew tiştek bû got bi rastî min jê dikir. هەروەها باوەری bi xwe bû got cilûbergan li xwe bike û kesayetiya xwe ya herî baş nîşan bide. Washayot Alvitri hunermenda Skotlandî ji êla Tongva dibêjit ku Emerîkiyên resen wekî êla Tongva bi salan e di çîrokan de weke hoftên naskirin û hewl dide vê yekê biguhere. Em hewl didin ku vê nêrînê biguherînin. Mirovên rastîn û rewşên rastîn ji van lîstikvanan re peyda bikin. Da ku mirov baştir fêm bikin ka vateya rêsembûnê çi ye. Xanima Miçî Kayo jî bi tevlîhevkirina kursiya xwe ya elektrîkî û cilûbergin li xwe kirine vê pîvanê tîne berçavan. Ev tenê bo vê yekê ku bes xelk berê xwe nadin min ku ez kêm endamim û hizir bikin ez tembelim ji ber hindê ez li vê kursiyê de rûniştime û ew ê hin hizirên ku gelek pê re rûbirû dimînin ji ber vê yekê dema ku ez her tiştî lêk didim ez hês nakim ku xelk min hokim dikin lê dibêjin li van cilên xweşik binêre. Di van salên borî de pitir qehremanên kêmîneyan wekî Black Panther û Miss Marvel û yên din tên ser ekranan. Ev jî rengvedaneke mezin ber bi pirrengiyê di pîşesaziya filîman li Amerîka nîşan dide. Raporta Jania Dolot, Helsinki, dengê Amerîka. Otomobîlên Lower Riders got di nav civaka Meksîkiyên Emerîkî de di salên 1970yan de belav bibû gelek çîrok bi xwe re hilaniye. Li ser rewşa civaka Meksîkî û her wisa jî Emerîkiyên resen got di gelek şêwazên ciwan de di wan otomobîlan de diyar dibin. لۆڕایدەر û hezkirinên swarkirina nizm û hêdî alîkariya vekirina pêşengeheke nû li mozexana hunerî ya Denver kirin. Ev pêşengeh ji bo bibîranîna otomobîlên ji dîmenên xwezayî ve yên li deverên başûrî Rojavayê Amerîka nîşan bide û di nav de jî swarkirinê nizm, skateboard û hezb jî hene. Ev guhertin û xwekarkirin rê dide wan ku diyar bikin ka ew kîne û serbilind bin bê ew ji kû ne. Di navan de hunermendên Emerîkî yên resen hene got çarxandina li ser axa xwecihî weke kiryareke serweriyê dibînin û hunermendên Latîniyê got kurtanên hespan çê dikin ji bo şahiya pişberka gavanên Gamêşên Meksîkî. Stêrka wêneya Armando Junioryo Wayne Heavens Rabset pevê min çêvî Fleetline ya 1948 got ji nû ve hatiye çêkirin nîşan didire got xwediyê wê Joe O'Connell e. Ev hewesa min e min her tiştê xwe xistiye wê min ew berî nêzîkî 7 salan kirî ji wê demê ve min tevahiya otomobîlê ji nû ve çêkir. Civata hezkirinê otomobîlan di vekirina pêşengehê de wêneya Daniel Salazar Westside Dreams rengvedana xwe diyar dike got di sala 1970 nihan de dildarên swarkirina nizm yên Denver nîşan dide.
ام جبر اوتومبیلان لهف جیویان لی جبر کو ام مالباتن ام به هفره دمینن و لهف دجیون و پی باور دکن مالبات ریز یکیتی و ام تنی حز دکن کو اوینا خو به هر کسی کل وره مینا ایرو پارو بکن کو وان اوتومبیلان درخینن درو او هنرکه کو بر به وندابونی ودچه تو وان اوتومبیل نوکری نابینه جبر ویه که یا کو ام دکن وان و دیگرین جیانه جبو نفشن جوان این کو او ندیتنه و هیویدارن کو جبو نفشن سباروج زندی بمینن. پیشنگاه به ناوی دیزرت رایدر دریمینگ این موشن حیداویا ایلونی بردام دکه. جی راپورتا سکات استرنس لقمان احمد دنگی امریکا. لی بروکلین یا نیویورک جونز کینگ گروپک چه دیزاینر آماده کریه گو لسر بکار آنینو نوجن کرنا جلو برگین کوین کاردکن کاب هفدوره بری خو بدن فی راپورتی. ئەمە کۆمەڵێک لە کوتاڵی پارچە پارچەیە لێرە وەک دەبینید ئەم پارچانم لە هەموو شوێنێک بڵاو کردوێتەوە هەموو ژیانم بڕینی چیت و پارچەیە. جۆناس کینگ دیزاینەرێکی شاری بڕۆکلێنە کە شتەکان وێ دەکاتەوە بۆ یاخیان دەکات و دەیانگۆڕێت و بەکاریان دەهێنێتەوە. جلوبەرگەکانی خۆشی پارچە پارچەی ڕەنگی جیاواز و نەخشە جیاواز لێک دراوە. کینگ دەڵێت هەر شتێکی کۆن دەتوانرێت ژیانێکی نوێ پێ بدرێت بۆ ئەویش کوتاڵ بەو شیوەیە شێوازێکی نوێ پێدەدات. مرۆڤەکان بە جۆرێک شتی زۆر دروست دەکەن کە ئێمە ئێستا لە جیهاندا بەشی ئەوەندە جلوبەرگمان هەیە کە بەسە بۆ 6 نەوەی داهاتوومان تۆ دەبێت بیر لەوەش بکەیتەوە کە تەنانەت جلوبەرگیش بە یەکسانی لە سەرانسەری جیهاندا دابش ناکرێت هەمووی لە ڕۆژ ئاوایە. کینگ دەڵێت لە خوێنگا بووە کاتێک خۆلیایی مۆدەی بەردەوامی قوماش بوو کە بە سلۆفاشن ناسراوە جۆرێکە لە جلوبەرگ کە مۆدەی بەردەوام دەمێنیت و کاریگەریەکانی بەرەمهێنانی جلوبەرگ لەسەر مرۆڤ و ژێنگە و ئاژەڵەکان لەبەر چاو دەگرێت. کینگ لە پەیمانگای تەکنۆلۆژیای مۆدەی نیویۆرک دەخوێنێت و لەگەڵ هەندێک هاوڕێی هونەرمەند و مۆزیکژەن لە بڕۆکلن دەژێت. هەندێک کەرەسە لە هاوڕێکانی وەردەگرێت بەڵام بەشێکی زۆری لە ناوەندی بەکارهێنانی کەلوپەلەکان لە نیویۆرک وەردەگرێت. جەسیکا شرایبەر دامەزرێنانی ئەو نێوەندە دەڵێت کۆمپانیای فابسکراپ هەفتانە نزیکەی 3 میلیۆن نیوتۆن کۆتاڵ کۆ دەکاتەوە. کاتێک شتەکان لە یەکجا دەکرێنەوە دەتوانیت پارچەکان لێرە ببینیت. هەموو پارچەکان دەنێرین بۆ ئەوەی شی بکرێنەوە و لە کۆتاییدا بەم شێوەی لێدێت. ئەمەش پێی دەوترێت بێکەڵک. خەڵک بۆ شتی جۆرا و جۆر بەکاری دەهێنن. کینگ ڕێبازی بەکارهێنانی شتی سرۆشتی بۆ ڕەنگەکانی مۆدەکەشی گرتوتە بەر لەم دوایەنەدا بە ڕەنگی گوڵ و گیای ساوزی تر پارچەی ساوزی دروست کردووە. ئەم گەڵایانە وا خەریکە دەکەون جۆری زۆریان هەیە دەبینیت جۆرێک سەوزێکی تۆخترن بڕێکی باشی ڕەنگیان تێدایە بۆیە لێیان دەکەمەوە هەوڵ دەدەم لقەکان نەبڕم پرۆسەیەکی زۆر ماندووکەرە بەڵام من بەم شێوەیە لێیان دەکەمەوە. پلانی داهاتووی کینگ ئەوەیە بە بەکارهێنانی گەڵای ساوزی تر و گۆڵە بەڕۆژە بۆ ئەوەی هەندێک ڕەنگی خاکی بۆ جلەکان دروست بکات. کینگ لە ڕێگای ماڵپەڕی جلوبەرگی 250ەوە کراس و پانتۆڵ و جانتەکانی دەفرۆشێت. بینەرن هێژا لەوێ دەم گشتن داویە گەڕاخوا هێوی دکم بدلێ وەبێ تا خەلەکەکە دن هەرشاد و بەختەوار.